لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەیە باز لە هوەری جوانناسی و زەغرەفەی ئیسلامیەکەین کە زیاتر لە مزگەوتەکانیان لە شوێنە ئاینیەکان و پەرزگاکاندا گرنگی زیاتری پێدراوە و هوەری جواننووسی و زەغرەفە ئەگەڕێتەوە بۆ مێژۆکەی گەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێشێستا و گەلی کوردیش بێگومان شوێندەستی لەو هوەرەیە دیارە. بەڕێز نەهرۆ قادر لەلامان میوانە کە ماوەی 25 ساڵە ماوەی 25 ساڵ زیاترە لە بواری هوەری جواننووسی و نەخشەسازی و زەغرەفەدا شوێندەستی دیارە و کاری کردووە. کاک نەهرۆ سڵاو لەبێ کاتەوە بەخێرتان لە بەیانیزان باش بێنانی کورسات باش سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆ کاک نەهرۆ. بەڕێستان ماوەی 25 ساڵ زیاترە لە هوەری جواننووسی و زەغرەفەی ئیسلامیە کارەکەن لە نەخشەسازیە کارەکەن. ئەگەر سەرەتا بە پێناسەیە یان باسکردنێکی هوەرەکە دەست پێ بکەین. هوەری جواننووسی و نەخشەسازی کە زەغرەفەیە مێژۆکەی بۆ 1000 ساڵە گەڕێتەوەنی لەگەڵ مێژووی ئیسلامە هاتنی ئاینی ئیسلامە دوای ئەوەی کەوا پیتی ئەبجەدیات ئەلف با تا داهێنراوە ئەم هوەرە لەگەڵ ڕەوتی ژیان و بەرەو پێشبوونی مرۆڤەکانە گەشەی کردووە و وەتیایە هوەرێکی تەواو لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی پێکهاتەی ئیشوکاریەوە هاتۆتە بەرهەم کە ئەتوانم بڵێم مێژۆکەی مێژوویەکی زۆر توولانیە و لەگەڵیشیا جێگەیەک بووە بۆ ئەوەی کەوا هوەرێکی سەرنجڕاکێش بێ لەگەڵ زانستی عمارە تەلارسازیە تێکەڵاو کراوە ئەبینی شاکاری زۆر گەورە لە ئاستی جیهانە کە ئێستا ئێمە ئەیبینین کە تایە شوێندەستی ئەم هوەرە بە ڕەوتی ژیانی مرۆڤایەتیەوە دیارە. زۆر باشە لەگەڵەوەی کە ئێستا ئێماڵێن کە تەکنەلۆژیا هاتۆ و چەندین دیزاینی جیاواز هاتۆ تا چەند هۆکارە بۆ ئەوەی کەم هوەرە لەبیر بکرێت لەبەرەوەی بابەتی کۆمپیوتەر هاتو لەوانێستا کە زۆربەی شتەکان بە کۆمپیوتەری ئەنجام برێتەوە دیزاینەکان کە دیزاینەرەکان یەکەم بۆ خانووشتەکان زۆربەی لە ئێستادا بە سیستمی کۆمپیوتەری و بەرنامجی تایبەت ئەکرێت تا چەند هۆکار ببووی کەم هوەرە لەبیر بکرێت لە ئێستادا. دنیای تەکنەلۆژیا کارەکانی ئێمەی ئاسان کردووە لە ڕووی جێبەجێکردنەوە ئەژینان قەت ناتوانێت تەکنەلۆژیا ناتوانێت ئەم هوەرە لە شکاکەی تەکنەلۆژیا توانای مرۆڤی کۆتایی پێهێنا ئەم هوەرەش یەکێکە لەوانەی کە بەرهەمی دەستی مرۆڤ دایم ئەوەی کە دایهێناوە مەهماکان تەکنەلۆژیاش بچێتە پێشەوە ناتوانێت قووەت و جوانی و کوالیتی کارەکانی مرۆڤ ئەتوانێ لە ڕووی جێبەجێکردن و کات سەریعی لە ئیش و کارەکانیان بکە بەڵام ناتوانێت بە هیچ شێوەیەک لەبیر ببرێتەوە. بۆیە ئەم هوەرە ڕۆژ بەڕۆژ لە پێشکەوتنایە ڕۆژ بەڕۆژ لە قوتی خۆیەتی تەکنەلۆژیا یەکێکە لە هاوکارە باشەکانی ئەم بوارە کە خزمەتی بە پێشخستنی کردووە. بۆیە هیچ کاتێک تەکنەلۆژیا نەیتوانیوە ئەم هوەرە خاتە کەنارەوە بەڵکو زیاتر گەشەی پێداوە زیاتر شۆتە ئەوەی کەوا فراوانتر بێت توانای زیاتر بێ ئەو کاری تۆ بە ساڵێک جێبەجێیەکەی ئەو لەوانەیە بۆی کەم کردویتەوە بە 5 مانگ بیکەی ئەمە شۆڕشێکی باشی دروست کردووە لە بوارەکە. کاک نەهرۆ گەرباسێک لە هەندێک لە کارەکانی بەڕێز بکەین کە بۆ نمونە کارت لە مزگەوتێکا کردووە ماوەی ساڵێک زیاتر خەریکی ئەو کارە بوویوە بە هەمان شێوە لە چەند شوێنێکی دیکەشە بەڕێستان کارتان کردووە و با بڵێن لێرەیە جێکراوەتەوە هەندێک لە کارەکانت وێنەی کارەکانت تیادا هێڵراوەتەوە. ئەگەر باسی کارەکانت بەڕاستی بەنسبەت کارەکانەوە من ماوەی 25 ساڵ زیاترە لە دراسە و لە خۆ تەقوێکردن ئاین من لە ساڵی 1994ەوە بە بەردەوامی هەتاکو ئێستا لە ناو ئەم کایە بەڵام لە ڕووی کاری جێبەجێکردنەوە یەکەم کارم ئەگەڕێتەوە بۆ مزگەوتی زانکۆی گەشە پێدان کە معالمێکی زانکۆیە لە شاری سلێمانیە کە ئەگەتوانم بڵم لە پەڕەی یەکەمە لەو سەر کە یەکەم کارمە کە ئەتوانم بڵم دەنگان و سەدایەکی زۆر جیهانیشی بوو دوای ئەوەی کەناڵی ئەلجەزیرە هەزە سەباح ریپۆرتاژی بۆ کرد کە هەر ئەمەش بۆ هۆی ئەوەی کەوا
بانگێشتی وڵاتی قەتەر بکرێم ئەم کارە کارێکی دەستی وردەکارە کە ئەتوانم بڵێم یەکێکە لەوانی کە لە ئاستی کوالیتی کارکردنە لە ئاستی جیهانیایە و جۆرێکیش ئەوە سپاسی خوای ئەوێ و سپاسی ئەوە کرێن کە ئێمە کوردین و توانای چێبڕکێمان هەیە لەم بوارەیە لە بواری جیهانیە منافسی ئاسی جیهانیە بکەین بەڵام ئەگەر دعم کرێن خزمەتی زیاتر بە ئەم بوارەی هونەرە ئاوڕێکی لێ بدرێتەوە ئەتوانن بڵێ کەوادری زۆر باشمان هەیە لە ئاستی جیهانیە ئەتوانن کێبڕچێ و پێشبڕچێ بکەن لەم بوارە. بەڵێ کاک نەرۆ تابلۆیەکە دروست کردوتەوە کە نسخە ئەسڵێکی ئەم تابلۆیە لە ئێستادا لە یەکێک لە مۆزەخانەکانی تورکیا وڵاتی تورکیا پارێزراوە و نرخەکەی کە لەسەری دیاری کراوە 8 ملیۆن دلارە تۆ بە هەمان شێوە دروست کردەوە. ئەگەر باسێکی ئەو تابلۆی مامۆ ئەم تابلۆیە تابلۆی خەتاتی کوردی بەناوبانگ کە کۆتا جواننووسی سەردەمی عوسمانیە کە حامد ئامێدیە. حامد ئامێدی یەکێکە لە خەتاتە زۆر دیارەکانی جیهانی ئیسلامی. ئەم تابلۆیە تابلۆی ئایەتل کورسیە کە لە شێوەی بازنەیە نووسراوە کە ئێستا بڕی تابلۆکە لە نسخە ئەسڵەکەی کە ئێستا حالیان لە مەتحەفی کۆیتە بڕەکەی لەسەر و 8 ملیۆن دلارەوەیە. من حەزم کرد جارێکی تر دووبارەی کەمەوە بە قەبارەیەکی گەورە کە پێوانەی ئەو تابلۆیە لە مزگەوتی بەختەوەری 100 مەتر دووجایە کە 1,000 ئاەتەکە 2 مەترە 16 مەتری شوێنەکە بەرزە. کارکردنی شەنویستۆ تقریبا مزگەوتەکە زۆر گەورەیە. تەنیا ئەو ئایەتل کورسیە کارکردنی ئەو ئایەتل کورسی و ئاەتەکانی دەرەوەی ناوەوەی مزگەوتەکەمان کردووە 19 مانگی پێچوو یعنی بەڕاستی ئیشێکی زۆر وردەکاریمان تیا کردووە. من لە ڕووی ئیعلامیشەوە حەزم کردو من لە 2019ەوە خەریکی بووم 2021 ئێمە تەواوبووین لە کاتی کۆرۆناکە حتا لە بەشێکی کەوتە ناو دنیای کۆرۆناوە ئێمە هەر نەوەسڵین. بەڕاستی لە ئاستی جیهانیە و لە ئاستی جۆرێتیەکەیەوە کە هیچ ئایەتل کورسیەک لە دنیای عالمی ئیسلامیە بە بڕی 100 مەتر مربع نییە شتیوان نەکراوە. دەیەوەتانێ لە شاری سلێمانیا وجودی هەیە ئێمە کردومانە ینی دوای جوودێکی زۆر و ململانێکی زۆر لەگەڵ ئەوەی کەوا ئێمە بربەسمان زۆر بۆ دروست کراوە لەوەی کەوا لە ڕووی پەرەپێدانەوە هیچ شێکمان بۆ نەکراوە. ئەلحەمدولله توانیومانە بەسەری ئازاڵ بین و ئەوەی چێکە لەو شاکارانی کە ئێستا بە خۆشحاڵی و لە شاری سلێمانیا وجودی هەیە. زۆر باشە. با بینە سەر فێربوونی هونەرەکەم. ئەگەر کەسێک بێ فێری ئەم هونەرە بێت کارێکی ئاسانە یاخود بەهرەیە کە ئەبێت لە خوایەوە ئەو بەهرەیی هەبێت و یاخود ئەتوانێت فێری ببێت وردە یەکەم جارە پێشەم وشە خۆی ئەمە بەهرە خوای گەورە لە ئینسانەکانە دروستی ئەکات بەهرە دەورێکی گەورەی هەیە بەڵام ئەمە ئەکادیمیای هەیە ئەکادیمیای فێربوونی هەیە و حەزی مرۆڤەکانیش بۆ بوارەکە دەورە بینێ. ئەمانە هەموو یەکاڵان بەیەکەوە بێت شتێکی لێ دروستەوێ. بەڵێ ئەمە ئەکادیمیای هەیە فێربوونی هەیە خولی هەیە شێوازی فێربوونەکانی هەیە. ئەستا لێرە و ئەکادیمیای هەیە ئەو خولانە ئەکرێتەوە وەڵی هەیە بەڵام کێشەکە لەوایە ئێمە لە وڵاتی ئێمە جۆرێک لەم چاوپێکەوتنانە حەز ناکەم بچینە ناو دنیای گلەی و ئەو بابەتانەوە چکە بابەتێکانی شتێکە بەردەوام لەگەڵ ئەم ڕەوتەی ئێمە گونجێ. ئێمە خودی خۆمان هەوڵمان داوە ئێمە وەکو گروهی جواننووسانی سلێمانی کە لە 34 2015 لەگەڵ کۆمەڵی برادر و هونەرمەندی گەورەی ئەم شارە توانیمان ئەم گرۆ دروستکەین بۆ خزمەتکردنی ئەم بوارە کە خۆبەخشانە ساڵانە ئێمە دەورەی خولی جواننووسیمان کردوتەوە بۆ هەموو ئاستەکان خاصن ئاستی نووسین کە ئێستایەکێکە لە هەرە کێشە گەورەکان لە هەموو تایپەکانی ژیان لە دکتۆر لە مەحامی لە قوتابی لە مامۆستا کە کێشەی نووسینمان هەیە کە کێشەیەک مامۆستای زانکۆوە بینی خەتێکی هەیە هیچ سەردەمی یەکی ابتیداییش ناتوانانی سێریکەی کە لە کاتێکە ئەو هەموو پرۆسی خوێندنی بڕیوە نەیتوانراوە تەسیحی ئەم هونەرە بکرێ. ئەمەش بۆ لەبەرەوەی پرۆژەمان هەبووە تەقدیمی بەڕێوەبەراتی وەزارەتی پەروەردەمان کردووە. کێشەکە لەوایە ئێمە پێویستمان بە داعمێکی حکومی هەیە چونکە ئێمە ئەم ئیشە داعمێکی حکومی لەگەڵا نەبێ. ئێستا لە وڵاتی ئێران دەرسی هونەری جواننووسی تایە قوتابی لەو ساڵا بکەوێ ئەگەڕێتەوە لەوانەکانی ئەگەر هەموو وانەکانیکەی دەرچوو بێ. یعنی ئەمە وای کردووە ئێستا هەموو ئێران بە هەموو تایپەکانیەوە
کەسێکی نابینی خەتی ناخۆش بێ بۆ هۆی ئەو پرۆسە خوێندنەوەی کە لە قوتابخانەکانیانە پەرەیان بە نووسین داوە بۆ ئێمە وەکو گروی جواننووسان پرۆژێکی وا گەورەمان هەبوو بەڵام کێشەکە لەوایە هیچ کەسێک ئاوڕی نێداوەتەوە لە ئەوەی کەوا بچێتە بواری ئەژنا منهەجەکەی هەیە و من خودی خۆم ساڵێک تێستی ئەو بابەتەم کردووە لە پۆلەکانە و سەدا و دەنگانەوەیکی باشی بوو و حتا تیمی پەروەردەش خۆیان باوەڕیان نەکردکەوە ئەو گۆڕانکاریەیە لە قوتابی پۆلی 3 تا 6 ئیبتیداییە ئەو گۆڕانکاریە لە ماوەی 1 ساڵە کەسێک کە خەتێکی زۆر ناخۆشی هەیە لە کۆتایی ساڵا خەتێکی زۆر جوان و ئەزانێ بە تەرتیب بنووسێت. بەڵێ کارکردنی بەڕێزت ئەوەندە لە ئاستێکی بەرزایە و لە بواری جواننووسی و هەروەها نەخشەسازیە تا وا ئەکات لە مۆندیالە بەڕێزت بام کرێت دیواربەندێک نەخشەسازی بۆ بکەی کاری نەخشەسازی بۆ بکەی ئەگەر باسی ئەو سەفەرەمە بۆ بکەی. وڵا بەڕاستی بانگێ شتێکی موسسەی کەتارا بوو دوایەوەی کەوا کەناڵی ئەلجەزیرە هەزە سەباح ڕیپۆرتاژی بۆ کارەکانمان کرد و بە سپاسەوە بەڕێز کاکشێ عومەر سەفیری عێراق لە قەتەر کە دەستخۆشی لێ یەکەم کە ئەتوانم بڵێم کارەکان لەڕێی ئەوە توانرا زیاتر بچێتە پێشەوە داوەتنامەی موسسەی کەتارا بۆ من هات کە بانگێشتێ وڵاتە کرام ماوەی 3 مانگ لەوێ بووم کارێکم لە موسسەی کەتارا جێبەجێ کردووە کۆمەڵگایەکی گەشتیاری گەورەیە لە دەوحەیە کارێکی هونەری ماوەی 3 مانگ لەوێ بووم کە بۆ مۆندیال کرا کە لەو شوێنە دوو کاری هونەری تیا بوو یەکیان ڕەسامێکی وێنەکێشێکی ئەمریکی بوو دووەمیان کارەکەی منە لەوێ بە خۆشحاڵیەوە لە ئاستێکی باڵا هینی شا پێشوازی لێ دەنگدانەوەیکی زۆر باشیشی بوو الحەمدولله یعنی حتا لەوێ قەت باوەڕیان نەئەکرد یعنی مەسەلەن سەرۆکی موسسەی کەتارا وتی ئێمە وڵاتی عەرەب خۆتەزانی ئەو 22 وڵاتن یعنی ئێمە وا نەزانی تۆمان اختیار کردووە لەسەرەوەی کەوا دۆستایەتیەک یا خزمێک یا شتێک لەسەر ئەساسی توانەکە ئەم توانای لە وڵاتی عەرەبیان نەمان بینیوە لە وڵاتی تورکەکانی شان نەمان بینیوە الحەمدولله ئێمە وەکو کارەکانمان لە ڕووی ئەکادیمیەکەیەوە توانیمانە لە ئاستێکی باڵایە بجوانین خۆی ئەبوایە ئێستا ئەمە مەعاهیدی بۆ بکرایەتەوە لە ئازۆنکۆکان بخوێنرێت کە ئەمە بابەتێکە ینی زۆر پرۆژێکی گەورەیە بەڵام بەسەوە پێویستی بە دەوڵەتداری هەیە پێویستی بە دەوڵەتسازی هەیە کەوا بتوانرێ بخرێتە خزمەتی مرۆڤەوە شکا بەڕاستی ئێستاش ئێمە لەم وڵاتی خۆمانە کەوادری زۆر گەورە و عەزیممانەیە ئەتوانرێ ئەم هونەرە زیاتر بەرێت بە تایبەتی هونەرێک کە مێژوەکەی هەزاران ساڵ اینجا هونەرێکیشە بەڕاستی کورد ینی سەبقێکی زۆر گەورەی هەیە لەم مێژووی 1400 ساڵە کورد پایی ئەساسی ئەم هونەرە بووە اینجا ئێمە گەر لایەکیش بکەینەوە بەلای هونەری زەغرەفەی کوردیە کە کورد خۆی خاوەنی تایبەتمەندی خۆی هەیە کە ئێستاوا من خەریکی کارێکم ینی دیواربەندێکی شوێنێکی باڵەخانەیەکە کارێکی بەڕێکی کوردیم تیا کردووە کە مێژووی وحدەی ئەو زەغرەفەیە گەڕێتەوە بۆ 400 ساڵەمەوە پێش تەرکیبەی کوردی تەواوە یعنی تەرکیبەیە کە ناسنامەی کوردی ئەسیلە یعنی لە هیچ کەس ناچێت نە لە فارسە چێ نە لە تورکە چێ نە لە عەرەبە چێ کورد تایبەتمەندی خۆی هەبووە لە بوارەکە کە ئەمە پرۆژەیەکە دەمێکە دراسەم کردووە ئێستا خستومانەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام گرنگەوەی ئیعلام بتوانێت زیاتر تیشێکی خاتە سەر بەداخەوە ینی دیتە ئەم شارەوە میوان دێتە ئەم شارەوە یا کلتوری خۆتی تیانیە لە کاتێکا تۆ زۆر دەوڵەمەندی بە لەم بوارە لە بواری خەتەکە زۆر دەوڵەمەندی ئێستاش ئەگەر خەت 4 پایی هەبێ لە دنیا سیانی بەلای کوردەوەیە ئوستازانی کوردی بن بەڕێوە بەڵام ئەوەتانێ مەسەلەن ئیعلام نایان دۆزێتەوە ئیتر بابەتەکە تەقسیرە لە کەسەکە خۆیەوە تەقسیرە لە ئیعلامەوە بابەتێکی کێیە ینی بێگومان کارمان کردووە وەکو دەستگای میدیایی کورسات لەسەر ئەو هونەرەی کە بەڕێستان خەریکی ئەو کارن و بەڵێنی شتێمە لەسەر ئەو کارانەی خزمەتانەیە کامێرا هێنین و کاریشی سێکە ئەمە یەکێکە لەو خزمەتانەی کە هەنگاوی یەکەمە کورسات ناوێتی بەڵام پێوانی خۆشحاڵە بم یعنی ئەوەشمان بیر نەچێت
لەم هوەرا کۆمەڵێک کەسیش خۆیان هەڵاوەتە سەر ئەم بابەتە یعنی کەسان هەن لە ئاستێکی زۆر لاوازان بەڵام زیاتر ئیعلامیەن توانیویانە خۆیان بەرنە پێشەوە ئیعلامیش ناچار جاری وا هەیە ڕووە ئەسیلەکەی لێ تێگەجێ مەسەن کەس هەیە یعنی کەناڵبانی کردووە خۆی لە ئاستی ئەوەیە کە پێویستەکە بخرێتە خولێکەوە خەتی چاک بکرێ دەی کەچی وەکو کەسێکی ئوستاز سێری کارەکانی کراوە بۆیە من هیوادارم کورسات لەم بوارە سەبقێکی باشی هەبێت چکە بەڕاستی خزمەتێکە هەم بە کللتوری کوردی هەم لە بوارەکەشەوە بە تایبەتی ژێمە وەکو گروی جوانووسان بەڕاستی لە 2015ەوە ئێمە کۆمەڵێک گەنج لەم شارە بە خۆبەخشانە کارەکەین توانیومانە ئەم هونەرە زۆر بەرینە پێشەوە پێویستە کار ئیعلامیش لەما هاوکارمان بێت زۆر باشە ئەجا بە هەلەسەر باسی زەخرەفە ڕۆن من کاتێک لە قۆناغەکانی سەرەتایی بووم مامۆستای هونەرمان فێریوەی کردین کە زەخرەفە بکێشین لەگەڵەوەی بەداخەوە کە من کە دەستێکی هونەری باشم نییە بەڵام لەوانەیە کە زەخرەفەی فێرەکردی من زۆرم حەز لێ بوو ئارەزووکی زۆر باشم هەبوو لەبەر هەستمان کرد کارێکە زۆر خۆشایین زۆر جیاوازتر لە هونەرەکەی دیکە لە هونەری کە تۆ وێنەیەک ئەکێشی هەستەکەم جیاوازتر تا چەندگەنی کە مامۆستایانی هونەر لەگەڵەوەی کاتێکەوانەی هونەر ئەڵێنەوانێ بە تایبەتی بۆ وێنەکەشان بابەتی زەخرەفەشی تیا بێت لەوانەیاندا ئەزانی چێ کێشەکە لەوایە سیستمی پەروەردەی ئێمە خوێندن لە وڵاتی ئێمە ئەبێ دەستکاری بکرێ ینی خاستن دەرسی هونەر دەرسی هونەر بابەتێکە یعنی زۆر گرنگی هەیە هەنی ئێمە من خودی خۆم کە ئێستا گەیشتوم بەم حەددا خۆم بە قەرزاری ئەو مامۆستا بەڕێزانە ئەزانم کە لە دەرسی هونەرە ئێمەیان دەست خستە ینی منە حەزەکەم لێرەوە وەکو یادەوەری مناڵیم سپاسی زۆر بەڕێز یعنی هونەرمەندی گەورە مامۆستا هاوڕێ بکەم مامۆستا هاوڕێی وێنەکێش لە قوتابخانەی برایەتی یعنی ئەتوانم بڵێم زۆربەی تەئسیرە هونەریەکان لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی دەستکردنی لەم بوارەوە لەوانەیە ئەو وەکو خۆی خزمەتەکەی بەعام کردبێ تەشخیصی ئێمەی نەکردبێکی جیامان بکاتەوە بەڵام پەیامەکەی وای کرد تۆیەک لە ناخی ئەم کەسا بچێنی کە لە ئایندە بێ بەشتێ کە لە ئایندە سەوز بێت ینی بەڕاستی مامۆستای هونەر زۆر تەئسیرێکی ئیجابی ئەبینێ کاتێک مناڵێک لەبەردەستیا فێری وێنەکێشانەکە ئەتوانێت لە ئایندە بیکاتە یەکێک لە هەرە کارەکتەرە زۆر کاریگەرەکان کاگنەڕووی دروست کردووە کە ئەکرێت هەمومان بڵین هەمومان شانازی بە قەرزاری ئەزانم یعنی یەکێکە لەو مامۆستا زۆر گەوران چکە خۆی یەکێکە لە وێنەکێشە زۆر باشەکان هەم لە ڕووی ستایلی جلیەوە ئێمە معجیبی بووین لە ڕووی کارەکتەری ناو پۆلیەوە لە ڕووی گەیاندنی ئەو پەیامە هونەریە بۆ ناخی تۆک مناڵێکی لەبەردەستیا بۆیە تەئسیری مامۆستا یەکێکە لە هەرە زۆر کاریگەرەکان پێویستەکان لە بواری پەروەردەیە جێگەی بکرێتەوە نەگوەکو دەرسێکی لاوەکی کە ئێمە کار دووەرەگرینەوە دەرسی وەرزش وێنەیە ینی لاوەکی سێرەکرێ لە کاتێک ئەمە بابەتێکی زۆر بوانەکەین دیکە پڕەکرێتەوە حتا ینی لە شوێندانانە پڕکردنەوەی زۆر شتیترە لە کاتێکە ئەمە بابەتێکە یعنی بۆ نمونە ئێمە ساڵی کاتی باسی هەشتاکانەکەم کاتی هەشتاکان قەت دەرسی وێنەمان لە ئاخر دەرسانە خوێندووە یەکەم دەرسی وێنەمان خوێندووە وانەیەکی لاوەکەی نەبووە بە دەرسی یەکەم دەرسی وێنە بووە کە دەستمان پێکردووە مامۆستا هاوڕێ هاتووە دەرسی یەکەمی هەبووە کەچی بەداخەوە زۆربەی کات ئەمە لە دوای ئەم سەردەمانی کە خۆمان ئەم 20 ساڵ و 30 ساڵی دەسەڵاتی خۆمان دایم هەمووی پەراوێز بووە دایم خراوەتە چیەوە دایم خراوەتە ئاخیرەوە لە ئاخری شاک تۆ قوتابیەکی 6 دەرست خوێندووە هیلاکی تەرکیزە نەماوە ئەمانەت نەماوەت هونەر چییە یعنی هیچ نییە بۆیە ئەوە بابەتێکی زۆر گرنگە بەڵێ کاگنە ڕۆگە باسێکی ئەم وێنەیەمان بۆ بکەیت چی ئەو وێنەیە ئەوەی پێشتر ئەوە پێشتر خۆشنووسیەکە ئەوە وانەی فێربوونی جواننووسیە بۆ یەکێک لە قوتابیەکانم کە مراسلەیمان هەبووە لە بینی یەکە کە ئێستا بە خۆشحاڵیەکێکە لە خەتاتە زۆر باشەکانی شاری سلێمانی و لەگەڵی شاوێنەکەیشێکی زۆر باشە ئێستا ئەوەی کە پێشووتر ڕۆیشت ئەمە بەردەوام ئیتیساڵاتە ینی بۆ نمونە شتێک کە نووسیوێتی من بۆم تەسیح کردووە بە بەرنامەیەکی زۆر مەزبوط کە توانراوە ئێستا یەکێک بێ لەو خەتاتە باشانە ئێستا ئەم نووسینە شیکاری
پیتی با و حا ئەمتیا کردووە باشە. کە پێک هاتەیەکە لە چی چۆن پێک دێت چۆن دەستپێکی شی تەڵم کردووە شێوازی نووسینی حایەک لە خەتی ڕقعا چۆنە باشە کە ئەمە ئەگەر سەرنج بی بە شێوازێک یعنی ئاڕاستەی ئیشەکەمان کردووە لە ئاستی ئەکادیمیەکی زۆر باشە یعنی ئەتوانم بڵێم کە خۆی ئەمە مێژوەکەشی ئەگەڕێتەوە بۆ حدودی 2013 يعني 2012 يعني حسابي ك 12 صالمه وفيش 12 صالمه وفيش مثلا اما ابم شويه مثلا في خوازك مان لقل خومانا هنا وتبيشوا كمان خو بخجبو براسي ما اگر شوينك هبه خدمتك هبه چەنەها کەسی وا دێتە پێشەوە بەنسبەت ئەو ڕسم وێنەکانی کەشەوە یعنی من حەزم کرد لە وێنەی ئەو زەغرەفە کوردیە کە ڕسمەکەی ئێستا هات یعنی تیشکێکی بخەمە سەر یعنی بە جۆرێک نەبێتە گلەی بۆ کورسان ئەم کورساتە ئەوە ئەوە مزگەوتەکەیە مزگەوتی ڕاپەڕینە ئەوەنا باشە ئەگەر کورسات بە هەموو شێوەیەک خزمەتی بە کولتوری کوردیمان کردووە بەڵام غیابی بە غیابی تەواوی لە ڕووی دیزاینەوە بابەتی هونەری ئەوە یەکێکە لەو وەحدە زەغرەفیە کوردیانە کە مێژوەکەی بۆ 350 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە ئەم وەحدە زەغرەفیە کوردیە لە کوردیا پێ ئەڵێ خۆجوان وەحدەی زەغرەفیەکە ناوی خۆجوانە لە عەرەبیە پێی ئەوترێ فوجان ینی فوجان لای عەرەب کاڵەی فوجان یەکسەر ئەڵە سجادەی کوردی کابرای عەرەبەی ناسێ بەس ئێمەی کە کوردی نایناسین کە بەداخەوە ئێمە ئێستا ئەمە دیواربەندیەکە کارێکە بۆ باڵەخانەیە کردومانە وەکو خزمەتێک ئەبینی وەحدەی زەغرەفیەکە ئەمە بابەتێکە یەکێکە لە پنتێکی ئەم هونەرە کوردی ڕەسەنە کەچی ئەبینی لە وڵاتەکەمانە لە کەناڵەکانمانە لە شوێنە گشتەکان ئەوەندە گرنگی پێ نەیدرا یعنی هیچی گرنگ هەموو دیوارە دیواربەندیەی لەم شارە هەیە مەسەڵەن ئەوە ئەرکی شارەوانیە کە بێ خزمەتێ بکە کە تۆ دیتە ئەم شارەوە هەست بکەی لە شارێکە شاری ڕۆشنبیریە بەڵام ئێمە بۆ یاخی ڕەساسی بۆ یاخی ڕەساسی کە بۆ یاخی مردووە خۆڵەمێشە کەچی بینی ئێمە زیاتر شوێنەکانمان وا لێەکەین حتا لە ڕووی بینینی ئەلوان و کە ئابە ئێمە بۆ ڕۆژانت دایم لە ڕووی دەرونیشەوە تۆزێک ینی تووڕە و سترێسمانەیە بۆ ئەو ڕەنگە زۆر ناممچینانەیەتە بەرچاو ینی معقولە تۆ دیواربەندێکی درێژ لە شاری سلێمانیا بێ ڕەنگی ڕەساسی کەی ڕەنگی خۆڵەمێشی گەی ئێبا بە خۆڵەمێش خۆی ناوی خۆی بەخۆیەوە شتێکی سوتماک یعنی کۆتایی هاتووە ئەم ڕەنگە کۆتاییە تۆ چۆن دێنیت ئەیکی بە مەزاجی عامی خەڵک تۆ لە شۆفێرێکی لەناو سیارەکەی خۆتەوەی بینی من ڕێبوارێکم ئەڕۆم ئەیبینم بەڕاستی ئەمە بابەتی دیزاینی شار و ئەمانە پێویستەکات ئاوڕێکی لێ کاری زیاتری لەسەر بکرێت دەست خۆش بێت خزمەت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوونە کورسات بەڕاستی ئەمە بە خزمەتێکی ێزانین بەس هیوادارم زیاتر ئاوڕی لێباتەوە زیاتر لەو بوارە خزمەتکە و سپاسیش بۆ بەدڵنیایی و بەردەوامی بێت دەست خۆش بێت سپاس بۆ تۆ